ئیتر خۆم و تەیر بڕوا بکەوە و یەک دامان لە عەرز یەشی لە گوڵانە کە خۆم زۆر حەزم لێتی ئەم گوڵە شەرمنەیە جام پەنجەی لێ شەرمەکە ئەچێت هۆی یەک بەشان لەماوانە گەڕێن بەڵێن لەم گوڵتانە وڵی تازە چییە چی نییە باخانەم هەیە ئەو گوڵە باخانە چوار فەسڵەیە ئەوە قەزەمی پێڵەن جانەوەکو خۆی ئەمێنێتەوە لە عەرزە گەورە بێ 15 کون شاکە لە سانسە گوڵەکەی ناوەێ هەروەها ئەو بینانەشم هەیە چاوشیلانەم هەیە ئەو عینم پەرژینی شیری و ئەبێ بەدارێ گوڵێکی زەرجی جوانەگرێ و بۆندارە ئەو گاردینیانەشم هەیە سێریکرد ئەو گاردینیانم هەیە ئەو گاردینیانە هەیە و پەنجەخانمانە هەیە ئەو گاردینیانە گەورە بەدار گوڵێکی بۆنداری عەتری هەیە بەڵێ ئەمەش بۆندارە و لە چوار فەسڵەیە ئەوە هیچ بەچەند ئەو گاردینیانە بە 10,000 ئەوانە بە 5,000 هو محمد جبار بيخاطر لقسمتيان خاطر الرابع حسابي او فرقي هي لقال انا شاب شيله جوان ترى شاب شيله جوان شاب شيله كان ندوي والله شاب شيله جوان الله بجيرين بس او شاب جبار او جوان جوان او دا او بها بجيرم اوان خنشي تازه شيله او تازه خنشي قردوتو عزيليتي او اوريا او غلب ايوه اخن شيء صار فيه او يعني او جوان سلام لون راسه قال او شاب شيله او قول لك زردقه او شاب فصله او اهم بدال لون راسه دانا جوان او اولاد ولا زال هاو اوتو زلانه ما توصل ريق بالريق توصل ريق بي بس وشي قينا الريق بي اوا دعني الريق او عايزني ابي انا ماشي عيب او باش انا ببنزل ساعه انا حسابي اوجع مشكله ما عندي هذه باش انا او مشتري خويتي او تقعد دائما لا يا مشتكر او بدريا او ما هذه يكشتن كمان والله والله صورة كده انت عطني بلا والله صورة كده كنت شيء هي و جواني بوها بشيرم اما روكو شارع ديك مع طلفي عربانه كابو طلفي عربانه او بنجخان ما اوش جاردينيا او بس ديواره هلا قرو بوندارا او اتري اوان او همش هقول لك سبي اجري بوندارا و تشوف اصله وخذ زاني بس انا او تعرف اوان بدها زار اوان ما بينش زار يا مجوان على غنية على على غنية على
بعد حميدة قولي صور عليك السلام بخير دينو جوانا بخير دينو جوانا دستان خوش بو بخير دينو من نام جوار رب حسنة والدي حفتايقن لد وزارد صالد وزارده دسم كربم قلانا يا كم جار بقولي لايلون بلين دسم فيها كدوا معاجي صور دوري صالوني لو خريقهم والله شي صور مو لايلون أعون أما تقبل إن حمين كربم بقولي لايلون هذا أما شلو شانا دسي فيها كرد أما شلو كرايا وا سرداني ما شلو مقدر برادرانا تلو واسم لو ودور واسم لو أنا هاوك دسم كربم قلانا دعنا وده حتى أعمل لك دوري حصل على خارجي مش تعلم ترى قولي بعد شيء خوشة قد بير مناشي شورك لقلا خريكم بقول أنا بو شو زرتشون أقول تيلا بيارا فما حتى إيرا بينجوين بقابر وراني قلازي حتى ما شان ما أنا قرن برلين نقول ثانا بتواتي برا بو أما تقشوين بو هورامان بوغل ئێمە ئایلەیەکی لەیرانە خەریکی ئەم گوڵگوزارین ئەم کوڕە هێوەرمە لەگەڵ ئەوە ئەژین و تقریبەن ئەوە بە 5 ساڵەتێ لەگەڵ ئەم گوڵانە ئیتر دڵم نەهاتۆ بێدڵی بکەم بە هیچ شێوەیە حاڵەتێکم بەسەرها کوڕە گەورەکەم لە دەستدا یعنی ئەوەنم داواکاری لێ خوا کردم خوای ڕەنجم نەدەی بەزایە ڕەنجی ئەم کوڕە چەند ساڵە 26 ساڵە لەگەڵ یا ئەژین یعنی تر لە دوای ئەو دڵە گەرمەوە یەک گوڵی نەمێشتۆ بەزایە بچێت بێدڵیم نەکردووە لە مەشتەل گوڵی هێناوە ڕام کردۆ بەرەو پیری لێم گرتۆ ناشتومە ئارەزووی چی بوو بێ لەگەڵیا ڕۆیشتوم بۆ هەموو مەشتەلێ کەم مەشتەل لەگەڵیا ناچم کوڕە گەورەکەم 2015 25 6 لە دەستدا ئیتر کە ینی حاڵەتێکی زۆر ناخۆشم بەسەر هات لەسەر ئەو حاڵەتەی خۆمەوە گوڵەکانمان زۆر گوڵێکی جوان و گەشت بوون چکێ ینی تازە ینی ناشتە بوومان و بیدایەتیان بوو یعنی ئەو ساڵە کە ئیتر ئەو کوڕم لە دەستدا ئەو تقریبەن 20 شەوێک زیاتر لە مانگی حەوتا بوو ئیتر هەتاوامان کرد چینە مانگی حەوتیش گەرماکە لە کات و ناکاتە ئێمە کاتی ئاودانی و کاتی دەستێخستنی کە گڵازەر دەکەین مالی ئەکردەوە و بزانی کامی زۆر پێویستی بە ئاوە و کامی کەم پێویستی بە ئاوە خۆمان سەرمان لێ دەرەکرد بەس لەو حاڵەتا کە خۆم نەبووم نەمەتوانی ئیتریە زۆرەکەتم نەبوو تر ماڵیان ئاوا بێ خزمان ئاویان ئەدا و ڕفیقەکانی خۆی ئاویانەدا بۆ خۆی زۆری بەسەر چوو لەو حاڵەتەیشە خەمی گوڵەکانیم بوو گوڵی تیا بوو بای 50,000 بوو گوڵی وای تیا و بای 30,000 بوو یعنی دڵم بۆ ئەوی ژانی ئەکرد بەس هەرچەند مەکرد پڕکێشیم نەئەکرد بڵم تخوا ئەو گوڵە لەو کاتە ئاومەدەن ینی نەم ئەتوانی لەبەر چی خۆ ناوی دڵم بۆ گوڵەکە خەریکۆ هاتە دەرەوە بەس لەبەر ئەوەی کە ینی حاڵەتی ئەوەم نەبوو خۆم بە ینی نەپەرمیوە بە ئازای گیانی خۆما هەڵسمە پێ بڵم ئەو گوڵە ئالەو کاتە ئاومەدە نی ئەوانەش زۆر زۆر زەحمەتی بە گوڵەکانمان گەیان و زۆر گوڵمانی لە دەستدا بڵێن ئەمە گوڵە ناوی بەپولەیە بە شەوە خەوێ بە ڕۆژ ئەوە دەمەکە باڵەکانێک هاتەوە بە شەو ئەم باڵانی ئەوای لێ بە شەو چتوری یەکەمە زانم گوڵە زۆر جوانە بڵێن ئەمە خۆی ڕۆژەکەی گەرم بوو زانمە شێ زۆر جوانە ئەمە خۆڕینی قەفڵەتانی
نام قولا كما نمشي لا زور كما ماش أوش كواليتي كلها نعم كلها يبش كل شيء ونهاية جامعة أو درمان شيء بوكرين همو جاره أنواع درماني هي أما هي كلها هي حارة ما دي عشرة بازار حمود نوع درمان شيء بوكرين خوراك هذا همو شيء بوكرين معنا أم شاقة خمس جوانا ما عملنا فوتي ما تدرنهم يعني أو جاء أقول إنش أو عيد ميلاد أو الشجوان أو قبرابي أو الشجور جانا فوتاني ايش اللي اقول عنك قم زور حزم ديتي انقول الشرمنيه جام بنجلي شرمك اشوت وياك بذكر زور جان اخو مجي بعد جماعه حمد اشوت وياك ما شاء الله الاخوه اقول زور عجايبه ابدا سيدي ريق اخوي ئەم گوڵا یعنی گوڵێکە لە پایزستان و هاوینە هەر ئاوا سەوزە بەس تۆزێ حەزی لە خۆرە تۆزێ حەزی لە خۆرە ئەیتر پێویستی بەوە هەیە دایم دەستێت هەیە پێوەی بێ ئەم گوڵەوەکو مناڵێک چۆن ئەیلاوێنی ئەم گوڵانیش ئاوا پێویستیان پێێتی پێویستیان بەوەیە دایم دەست خەریکیان بێ لەگەڵیان نابی لەگەڵیانە بدوێیت ئەمە پێویستی بە چییە ئەوە پێویستی بە چ خۆراکێکە پێویستی بە چ خۆڵێکە بە چ پەینێکی زۆری تێکەی خۆڵێکی کەمی تێکەی چۆن چۆنی ئەینێژیت ئەمانە ئاوەها لەگەڵی ئەبێ ببی بیبەرەکەیش ئەمە فەسڵی ئیتر لە هاوین و بەهارا هەیە ئیتر کە گەیشتە دەمەوزستان سەرماعی بە هەرچۆن هەڵیگری سەرما هەرەی بە نامێنێت بەس زیاتر حەزی بە شوێنی گەرمیە بشوێنی حەزی لە شوێنی سارد نییە ئەویش تەبیعی هەر خۆڵ و پەینەکەی بۆ تێکەڵەکەین و ئەینێش مامە جەبار ڕۆحێکی سویچیە لەگە گوڵەکانە چۆن بڵێ دایکێک کە کۆرپەکەی لاوێنێت چۆن خزمەتی کۆرپەکەیەکە ئەوێ پێیگەێنێت مامە جەباریش ئاوایە بۆ گوڵەکان بەبوونی مامە جەبارەوە چەند درا و سەیەک تەنانەت خۆشم ماڵەکەم تقریبەن نەک بتوانم وەکو مامە جەبار شتێکی کەم ئاوا جوانیم پێبەخشیوە ئیتر بچین بۆ شوێنێک گەڵێ بە زۆر ئەڵێ بەخوا بێبی کڕی بیبیتەوە یا من بۆتە کڕم معنای دەست و دڵی زۆر باشە لەگەڵ ئەوەیە ئیتر ڕۆژتە ئەوارە سیرەکەی لەم بەردەرگایە کە زۆر جاری یەن بۆ لای معدل خەریکە لە گوڵەکانە هەر خەریکی گوڵەکانێت هەر معدل داڵغی لای گوڵەکانێت ئەگەر بچین بۆ شوێنێک ئەڵێ بەخوا من ناتوانم شەو بمێنمەوە ئەگەر شەو بمێنمەوە ئەتەسم گوڵێکم بکەوێ گوڵێکم بشکی ڕەشەبا بێت یا شتێک بێ ئیتر هەر خەمی گوڵەکانێتی معدل چۆن دایکێک کۆرپەکەی بەجیاڵێ ئەوش ئاوای باوەڕ بکە ئەم گوڵانە زۆر مێشولە و کوڕێکی زۆر ناخۆشی هەبوو بەم ناڵەکان پێی ئیزعاج بوون کوڕەکەش بەیانی ڕۆی و تیدایەتم گیاندی بچۆ دەرمانشتی بۆ بکڕە لە جادەی سالم خۆی خەیات بوو کوڕەکەم وتی دایە بچۆ دەرمانشتی بۆ کڕە منیش چوون بۆ لای دەرمانکەش لە بەر لە حەوزە وشکاکە
وتم کاکە بێ زەحمە دەرمانێکمەیە بەس بۆ نینێت من تەیرمان هەیە لە ماڵە تەیرمان هەیە ئەمەوێت تەیرەکانش من ناو نەچێت وتی وەڵی ئەم دەرمانە بگرەوە هیچ ئەیبێکی نییە و تەسی ناکاتە سەر نەخۆشت و نە گوڵەکانیش و نە تەیرەکانیش والله هەر ئەمەنم خۆش بوو دەوری سەعاشتی شەو بوو دەرمانم ڕشت لەگەڵ دەرمانم ڕست ئیتر خۆم و تەیر بڕوا بکەوکو یەک دامان لە عەرز والله بەپەلەپە مناڵەکان تەلەفۆنیان کرد وتیان کاکە بێرۆ دایکم زۆر هیلاکە ئیتر بردمیاکەمیان بەژە ئۆکسجینە ئەمەنە ئەو دەرمانە تیژ بوو تێرەکان بەخوا 6 دانە بوو 5 دانە بوو مردار بوو